بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصل اللهم وسلم وبارك على سيد الأنبياء والمرسلين محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان، ئەزیزان، خوشکان و برایان، بینەرانی سەمگین و شیرین، سەلام و میهری خوای پەروەردگار لە هەموو لایەک بێت. خۆشەویستان، لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان، مانگی پڕخێر و بێر و بەرەکەت و ڕەحمەت، لە کۆتا ساتە وەختەکانای مانگێک عیبادەت و تاعەت و نزیک بوونەوە لە خوای ڕەب العالەمین و خوێندنی قورئان و قیام اللەیل و مانەوە لە مزگەوت، مانگێک پڕ لە سەفا و خۆشی، مانگی ڕوح و پاکبوونەوەی دڵ و دەروون و ڕوحەکانمان. ئەزیزان، لە ڕاستیدا ئەوەی کە زۆر گرنگە لەم کۆتاییە بیزانین و ئاگاداری بین و بیری خۆمان و ئێوەی ئازیز و بەڕێز و خۆشەویستیشی بهێنینەوە. ئەوەیە کە نەسرەت چەندە گرنگە، سەرکەوتن چەندە گرنگە، پاراستنی ئەو سەرکەوتنە زیاتر گرنگترە. خۆشەویستان، ئەوەی کە فریا بکەوم لەم بەرنامە کورتەدا بە بیری خۆم و ئێوەی بەڕێزیش بهێنمەوە کە ئێمە لەم مانگەدا، لەم مەحەتە و وێستگەیەدا، لەم خول و دەورەیەدا چیمان کرد و چی فێر بووین، با بزانین چی فێر بووین و چی بکەین. خۆشەویستان، خوای ڕەب العالەمین قەدیشی بە ئێمە نەبوو کە ئەوەندە تینومان کات، قەدیشی بە ئێمە نەبوو ئەوەندە برسیمان کات، قەدیشی بە ئێمە نەبوو شەو نیوە شەو هەڵسین سحور بکەین، پارشەو بکەین، ناڕەحەت ببین لە ڕووی جەستەییەوە، ئیشی بە ئێمە نەبوو. خوای ڕەب العالەمین مەبەستی بوو کە ئێمە فێری لە خواترسان بین، کە ئێمە فێری مراقەبەی خوایی بین. دەخوشکەکەم، دەبراکەم، لەم مانگا فعلەن بە فعلی ئێمە صفەتی تەقوامان لە خۆمان جێبەجێ کرد کە خوای گەورە فەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم، ڕۆژوتان لەسەر فەرز کراوە بۆ لعلكم تتقون. ئەوەی کە گرنگ بێ لێرە نقطە ئەوەیە کە خوای گەورە فەرمێ لعلك، بەڵکو ئێوە ببن ئەهلی تەقوا. طبعا لعل وەکو ابن عباس فەرمێ ئەگەر خوای ڕەب العالەمین بەکاری بێنێ بۆ تەڕەجی نییە، بۆ تەئکیدە، بۆ تەحەقوقە، يعني بەڵکونا، مەبەست بێ بەڵکوونی، يعني بەڵکو يعني لەوانەیە ببێ و نەبێ، نە ئەبێ، يعني ڕۆژوو بگرن، خوا ڕۆژوو لەسەر فەرز کردن بۆ ئەوەی ئێوە ئەبنە ئەهلی تەقوا، ئەبنە ئەهلی تەقوا. ئێمە بەڕاستی بەکردار پێش گفتار لەم مانگەیەدا صفەتی تەقوامان لە خۆمان بەرجەستە کرد. دەبا هەوڵ بین ئەم صفەتە گەورەیە بەردەوام بێت، دەبا هەوڵ بین چۆن لە ڕەمەزان بە ئارەزوی خۆت کاتێک کە تینوو دەبوو، کەس لە ماڵۆ نەبوو، ئەتوانی سەلاجەکەتان بکەیتەوە تێر ئاو بخۆیت، تێر نان بخۆیت، کەسیش نەیەزانی، بەس چی بوو وای لێ کردی کە لە ئەو پەڕی شدەتی برسێتی و تینوێتیە؟ ئەم مراقەبەی خوای ڕەب العالەمین بوو. ئەم مراقەبەیە کە تۆ هەستکەی خوایەگەیە ئەدبینێ، ئاگاداری کردەوەکانتە، ئەمە تەقوایە. کەواتە بە ئەمە لە دەست نەدەین، بە ئەم سەرمایە گەورەیە کە بەدەستمان هێناوە لە دەستی نەدەین. دوو، خۆشەویستان، ئەزانیە بە ئێمە زۆر وریابین ئەم سەروەت و سامانە کە کۆمان کردوێتەوە لە ڕەمەزانە، ئەم تەقوایە کە کۆمان کردوێتەوە لە ڕەمەزانە، ئەم هەموو خێر و بێر و سەدەقات و زەکات و قورئان خوێندن و تەهەجود و پارشەوەکردن و دوعا و پاڕانەوەکردن و ذیکری خوا و هاوکاری فەقیر و هەژار و نەداران و سڵحی بەینی خەڵک و ئیلە ئاخرێ. ئەبێ زۆر زۆر ئاگادار بین، ئەبێ زۆر زۆر وریابین ئەگەر لە پاش ڕەمەزان بچینەوە سەر هەمان بەزمی پێش ڕەمەزانمان لە گوناه و لە تاوان، بەتایبەت ئەوانەی کە لە ڕەمەزانە بەتایبەتی لەم ڕەمەزانە گەڕاونەتەوە لای خوای ڕەب العالەمین، ئەزانی خەسارەتێکی زۆر زۆر گەورەیە، ئەزانی تۆ بەدەستی خۆت خەرمانی کردەوەکانی خۆت دەسووتێنی. خوشکە بەڕێزەکەم، تۆ کاتێکە لە ڕەمەضانە سەرپۆش و رەشکت کرد، بوویتە ئەهلی مزگەوت، جلو بەرگی شەرعیت پۆشی، عەقیدەیەکی باش فێر بووی، خەریکی قورئان خوێندن بووی،
وازن لە گونا و تاوان هێنا ئێ باشە یعنی بەڕاستی لە دوای ڕەمەزان هاتنەوە سەر هەمان بەزمی پێشوو ئەمە زۆر ینی زۆر حاڵەتێکی سێر ئەمە بە زبانی حاڵ ئێمە ئەڵێن کەواتە ئێمە خوایەک ئەپەرستین ئەو خوایە تەنها لە ڕەمەزانە پێویستەکە بپەرسترێت ئێمە بێ بزانین بەڕاستی خوای ڕەب العالەمین واعبد ربك حتى يأتيك اليقين ئێمە ئەبێت تەوجیهاتی خوای ڕەب العالەمین جێبەجێ بکەین تاکو ئەمرین بەڕاستی نەک تەنها لە ڕەمەزان ئێمە بێ ڕەبانی بین نەک ڕەمەضانی ئێمە بێ بزانین خوایەکمانەی خوای لە خوای هەموو مانگەکانە خوای هەموو چرکە ساتەکان نەک تەنها لە ڕەمەزانە خوا بێت و ئێمە ئەبێ بزانین تەوجیهەکانی ئەو خوای پەروەردگارە ئاراستەکانی فەرمانەکانی کە بەسەر ئێمە داوە ناکرێتەوە بڵێ تەنها من لە ڕەمەزانە جێبەجێیەکەم ئەی غەیری ڕەمەضان کەواتە بەڕاستی ئەبێ وریابی ینی تۆ گەڕانەوە بۆ هەمان حاڵەتی پێشوو خەسارەتە کردەوەکانت پوچەڵێ بێتەوە بەڕاستی بە زبانی حاڵ ئەڵێ کە خوایە تەواو من بەس لە ڕەمەزانە تۆ ئەپەرسمەوە ئەمە شتێکی زۆر زۆر نامۆیە بەڕاستی بە هیچ جۆرە لە ئیسلامە ئەمە قبول نییە بە هیچ جۆرێک بە هیچ پاساوی قبول نییە لەبەرەوە برا بەڕێزەکەم خوشکە بەڕێزەکەم مادام خوای ڕەب العالەمین لە ڕەمەزانە هیدایەتی داید شیرینی ئیمان چووە دڵتەوە دەتخوا ئەو شیرینی ئیمان ئەو هیدایەتە ئەو ئیلتیزامە لە دوای ڕەمەزانیش با بەردەوام بێت ئەوەی کە لە ڕەمەزانە کۆت کردوێتەوە لە پاش ڕەمەزان بەدەستی خۆت خەرمانی کردەوەکانی خۆت مەسووتێنێ بەڵێ خوا خۆشەویستان بەڕێزان لەم مانگی ڕەمەزانە چەند لەذەتمان برد چەند ڕوحمان ئاسیودە بوو کاتێکە خۆمان لە جیرفانی خۆمان توانی بێتمان سەدەقە بکەین یان زەکات بین دڵی فەقیرێکی پێخۆشکەین دڵی ئافرەتێکی بێنەوای پێخۆشکەین دڵی منداڵێکی هەتی و دڵی فەقیرێک نەبوویەک چەند هەستمان کردو بە خۆشی چی ئەگەر لە خۆمان هەمان و بێ و دڵی خەڵکمان خۆش کرد بێت چی ئەگەر خەڵکمان هاندا بێت چی ئەگەر خەڵکمان تەشجیع کرد بێت چی ئەگەر بووبینە دەلیلێک چی ئەگەر بووبینە دەلیلێک و ڕێگایەکی ڕۆشنمان پیشانی دەوڵەمەندەکاندا بێت ئەوانەی کە خوای ڕەب العالەمین فەزلی خۆی پێبەخشیون لەسەرەوە و لە سامان چەند هەستمان کرد چەند نەهەستمان کرد بەم ئاسوودەییە چەند نەهەستمان کرد بەم خۆشیە دەخوشکەکەم دەبراکەم بزانە وەڵاهی پێویستی فوقەڕا پێویستی و حاجەتی فەقیر و هەژار و نەدارەکان لە دوای ڕەمەزانیش زۆر زۆرترە یعنی تۆ وا نەزانی تەنها لە ڕەمەزانە ئەبێ زەکات بێت و سەدەقە بکەیت و تەواو تأکید بە تأکید بە ئەو سەرۆت و سامانێک کە خوای ڕەب العالەمین پێی بەخشیوی لە غەیری زەکات کە لەسەرت فەرزە شتێکی دیکەش هەیە کە لەسەرت فەرزە لە غەیری زەکات أن في المال حق سوى الزكاة إجماع علماء لسرك مالي مسلمان غير زكاة شي لسر فرزك أبي بيدات بيويس برام توسروا ساماني زورت بيك وناو خواي جورا فضلي بيداوي لكذا خلق مني فقير وهجار وندار شلون غير تقبلك بوتنها للرمضان بوتنها زكاتيش بلام أما للرمضان أما زور لزتمان بر لم إنفاقه لم تشجيعه لم هانداني خلقيه دەبێ بزانین کاکە ئەو خەڵکە یانزە مانگیتر ناڕەحەتە و پێویستی بە گیرفانی ئێمە هەیە بەڵێ خۆشەویستانە بێت تۆ ئەوە بزانی کە فەقیر و فوقەڕا جسرێکن پردێکن ئێمە توانین بەهۆی ئەوانە بپەڕینەوە بۆ بەهەشت کەواتە ئەو پردە مەڕوخێنە وریابە بەڵێ لەم ڕەمەزانە چەند هەستمان کرد بە لەذەت و بە خۆشی نوێژەکانمان تەراویحەکانمان چەند هەستمان کرد کە ئەچوین بۆ مزگەوت لە مزگەوت ئەماینەوە شەوانی قەدر چەند خۆش بوو قیام اللەیلەکان چەند بە لەذەت بوو ڕوحمان چەند ئاسوودە ئەبوو دەتخوا بەڕێزان با لە دوای ڕەمەزان مزگەوتەکان نەتۆرێنین ماشەڵڵا لە ڕەمەزانە مزگەوتەکان پڕ ئەبن ئێ باشە بۆ لە دوای ڕەمەزان مزگەوتەکان چۆڵ ئەبنەوە ئەو نوێژی بەیانیە چەند خۆش بوو ئێمە ئەمان کرد ئەو دوو ڕکعاتەی پێش نوێژی بەیانی التزاممان بە مزگەوت و مانەوەمان لە مزگەوت و ئیعتیکافکردنمان و تەهەجودمان و لەذەت بردنمان لە نوێژەکانمان چەند خۆش بوو دا ئەم خۆشە با لە دەست خۆمان نەدەین لە دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بین بەڵێ ئەو قورئانە مبارەکە لە ڕەمەزانە چەند خۆش بوو ئیقبال و باوەشمان پیا کرد بوو ئەمان خوێن هەر کاتێکمانە بە لە ناو سەیارە لە دەرەوە لە ماڵەوە لە کاتی پارشێوە لە کاتی بەربانگە لە شەوە یەکسەر دەستمان بۆ قورئانەکە برد با ختمەکە تەواوکەین با ختمی دووهەم با ختمی سێهەم تەواوکەین ئیدی نابێ ئەم قورئانە مبارەکە لە دوای ڕەمەزان ئیدی یەکسەر دانی لەسەر ڕەفەکە و تەپوتۆزی بەسەرەوە بنووشێ تاوەکو ڕەمەزانێکی تریی لێ نەخوێنی ئەبێ
على الأقل تو همو أم رمضان أجر دو ختمت كرد به همو دو جزء دخوين به لما دو جزء هر بخوانه أجر جزء دخوين نيو جزء هر بخوانه أجر نيو جزء دخوين نيو الربع بخوانه ربع جزء بخوانه أجر حر وجد دو آيات بخوانه لا بريك صفحة بخواني بخوانه أم قرآن هاجر مكة كواتا براسي أويك جرين بأويك لرمضان خرماني كي زور قورمان كوكردو توا هر لهدايته ورقرتني التزام عقيدتي باك وتا أو كردو جوانانا كواتا خوشويستان با أم خرمانة قوريك كومان كردو توا لدوان رمضان بردوامي كين بريوي بي بين لسري الراوستاو بين بيتشسباو بين تاخواي رب العالمين لما نقبول كاو تاخواي پروردگار رسولي بردم بارقاي خوي مان كات ليردا بخواي رب العالمين تان اسبيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.